من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی ئازیز و خۆشەویست. ئەم جارەش بەهۆی هاوکاری و کۆمەچی و میهرەبانەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لە بەخشینەوە بە ئەوەی خۆشەویست شاد دەمینەوە و بۆ ئەوەی هەژاران و نەداران و منداڵانی بێباو دڵخۆش بکەین و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان بە ئەوەی خێرخواز و بەخشندە بناسێنین. ئەمڕۆ بەخشین لە دەڤەری دهۆکەوە پێتان دەڵێت ماڵێکی هەژار، ماڵێکی بێباوک، ماڵێکی نەخۆش لە خانوویەکی کرێژیان بەسەر دەبن بۆ ئەوی بە هەمومان هەماهەنگ و هاوکار و پشت و پەنایان بین بە ئێوەی خێرخواز و بەخشندە ئەڵێین چەند ساتێک لە کاتەکانی خۆت بگرە و چیرۆک و بەسەرهات و ناڕەحەتی و ناخۆشەکانی ئەم خانەوادەیە بزانە و دواتر دەستی میهرەبانیان بۆ درێژ بکە. ناوی من عایدی مهدی احمد. این گله خیر هاتن سرچاوه هاتن ظلامی من امر خودی کرد. اول سی بچی که دستی مدنه و خودی مخانی نینه همه بخواست کنه حالی من و دستی مگرد مالا و آوا گله خیر هاتن سری مات سرچاوه مات. ظلامی من عامل بی. ظلامی من عامل بی الحمدلله عولا باش بی. بشتی ظلامی من چو بردلوانیا خودی و بچکن من چه بیچین آب هر سی بچیکن. چند ساله عملی خواهی کرد؟ اول 3 ساله. اول 3 ساله میدی. خدا از 3 ساله دی خانی و خدا خیر دستی منی گردین کاری کریامدن من بیچین آب. از جنو حرمتم بچکن من بچیکن. اول مازن نساخه. نساخه کل پشتی بی و عملیات داوی صد دانه مگو آن ناجحه و نه ناجحه بیتوی تراجفن و سری دایم دارد. و کجامجه پشتی بابی خواب 7 روزه اوادی هاتی طابت ایتی و راقد کف صداوی کبد و جاوید ارگرند سیدا کتید بیری بخیر خواب بیاد خوینه جامی را که برن دکتری ده بد نبد رقم من سر شارعیه از جنو حرمتم تنیب چم سر شارعی ما به چیناب دیره و شطر ساج ولا مروف نویرجه انا بچکت مجو خدا هاوی روزی بعد حواله خسته بی ما بیچینه بیاز بهم دو جامی را ویری کریم نسیاری سر کری. اول چی به؟ اول وادی همش قدم آکد. آن زانمش قدم آکد. یعنی هر چی زارو که نخوش. هر چی بچکن من نساخن. آره خدا. اما این خواهی حال ماجد بینه. یه دستی مگرد مالای آوا. یه بیچینه بیشه سر من سر جاویم. هیویا عالمی و خیره کردن ده هبت خیره نکردن نینه. هیویا عالمی و هبت نینه.
آره خوده یه بیچی بی دست ما بگه سری منو عیال مجب کت دو غرفه و اش عدری حدا از ما ناس ممنونی وانا مالو مزلی دانا و خدر گاگ بحشتی وک هیچ معاشێکتان نییە ما معاش نينا ما تشدش نينا ما بسيارة قندي حميش بكم بخوا ما تشدش نينا متنام ظلم ما هي هرسي بتشكل مهيرن ما تشدس مدانينا خدي بيبي عالمي با خدا خيرك مال ومزلتي آفا او خيرام متكت او كريام مدتن هبد ديدتا من نبجد نينا یعنی لێرە ئیجارەدەن کرێ إيجارة هاي ب 100,000 بي جامي ريج خدا هەموو مانگە نخاني 100,000 کرێدەن 100,000 جامي جرابيش برخي اواديامه بار آگر بر بی مالامن شکونتا کته کهربه آگر بر بی خانی و جامي رکات اوادیا کهربه بری گو کهربه جی قطعه که آف مالات همی کهربه ما تنفستیه آگر بر بی بچکد من مال صوت سقفه ما صوت بهری والاس او گی چهار تف سقف پادکا که داف کچا مکرد حتی مکچا خور آگر پادکا مکرد به حساس سقف ما آگر بر بیو آره خوده اما یبخوا حال من بینن تو من چه پیچه نابد خوازیم پیچه بیام چکا دکر بابو بچکت خواهد چه دستی من آید اجنو حرمتم نشیم نه شولکی بکم نه کدکی بکم آره خوده پیویا عالمه و خیر خوازی آجل زا خوبو من قطعه کری بجا هاری کاری آوه اینجا دستی من بگیرن دا بوم خانی آوه کن باڵێ لەم خانووە ئیجارە بەڵام خانووەکەش کۆنا خانی مس دایم ویگاوی لا بچکه باشه بلا باران خوش بید اما سیک جا نشیم تیفه حوینم و لحیا آویج بسر مدادید دڵۆپەکە و ئاڤێژ دەژۆ لحی جب ما حوشی دادید اید جور ئێستا ما بینین تەڕە بۆچی هم دلوبه هەمووی دلۆپە دلوبات کد لە سەرەوەی تەخوا اید خواری خود ها اول پقیبی همی شقبی وقتی بیبلست چه بی آها صدرسی ما چود دیده بیبلست چه بی و صاحت کسر وانی حساب که او سقفی ئەنا ئەوە هات ترازاوە لێک بۆ کسر اول جیگ وکیری بی ها فکاک جیگ وکیری بی هست آره خود اوستا جیگ وکیری بی هاتف سری کرد کسر ام نوستی جای جیران گازی کری هلو اوادیش خانی تخوا هر رفیه هلو کادر کوجده و با عیالا بی نمو گولا مرنزانی هم نوستی بی یعنی مەترسی هەیە ئەم خانووە آره خوده نترسیات دیده آره خوده اما بشه ای رو که قدرت سحالم چابه خوابخ که کام ساخن آنم مدیند آره خوده اما این خواهد بینن و همه تازه سحکه نیشه خوده چش دستیم خوازی تشتکش دستیم هاته با ما با عیال خواگر با و چه دستیم ها ساردی شێرە ها ساره آره خوده ساره خوده جامعه رکیب خدا خیره بوم گاز آینا بوم گاز دوکه که اینا امش بو بچکت خواهد خێرخوازێنە آره خود خیر خوازی مال و مزله دانا از دست حماج ماچید کم چه انسانی هاری مبکت مالاوی آبایی هاری مجنه که براید من سرسری من هنگل بخیر هاتن و سرچاوه هاتن و ام ممنونت ونا و خود خیره و مازن کت اب مالا هنه گل هجارن و فقیرن و بلنگازن سلامه و امر خودی کرب ایشکا دلی ایشا دلی هبیش بلنگازیا خوا نشیا علاج خوب کد دو جارا یه برین خستیل دهو که حالا که قسطلب و چی کر بچه قنج بی چند هیوکا ما جارک دی ایشاوی گرام بیوه جارك دي دكتورة قلت يا مدبوت عمليات كين بفارق جي طلب كرين نبي بدتن عندك درمانة مساكن داني علاج هات مالي بي ايشي امري خديكر اف بچيكا مان شيني ومال وكسو كاري ما حما خدايا ويوانجي خديا باوركا ايكي وصا خير خواس نبتن مثلا تشتكي بدتوان هكا شو هجارت واك وان نينن چش وان نائت نملكا نراتبا نچو تشتا نخانيا خانی جی ایکی کری خلق کریاوی دن اف خانیا جونت بینن دیوارت وانو دلوپت وی و درزت وی و درگهت وی یا کر نه او بن کستی و ناجیتن ش مجبوری آخوا یت مایند ویره و بجه اگر بشن هاجا مثلا هاری کاریا که بو بکن خانیا که تشتا که علاجه که لیب کن یعنی خودش وار راضی بتن أنا هيك معاشان نينا معاش نينا أبد معاش نينا بس خذ الدليل وانا وخير خوازت خلقي وعالمي وهيك تشتكي بدت وانا يعني بيفيا ملاتي وانا بيفيا خلقي وانا بيفيا خذي وانا بيفيا خلقي وانا بجا نا معاش هيا نا ملك هيا نا شول هيا نا دكان هيا شو تشنيني بتشوجي وانا أفاجي نبالقن خري نخوش نخوش نساخن
يعني ذي نافي آوي دا في زمستاني نا آگر نا غاس نا ها چتشت يعني تدبيني ام ظلام الفيري وساعتها كان نشنتي دا بجين بجا أفا عمري خوتي بد بورينا بجا هاري كارياك بو هابتن بابیوان عامل بو بابيوان قافان بي عامل بي خدي هاف جلد في قندي بابيوان بربي هاف قندا مجد زانتا پشتیا و ایشالی درکتی حجاج زانت خودی نشاب چند برچلاجی يعني قافان بالبر اولاقا بي الله وكيل بر اولاقا من الصورات بني اولاقا يعني هر فقير بو هر فقير بيا اري والله هر فقير بجا پشتیا و ایشالی درکتی نشاوی شولیجی بکتن خودی هم مات مال و مسئله وی خودی اویا ازمتت بیجم يعني شو شانت وانينن وقال الرزيلا ضعيفا نا راتبه نا وارده نا چتشتا بس ما فيها خير خوازي خودي خاني جينين خاني جاميرا كي كريت كرينتيفا او جيب ايجار جاميرا كات جو بابو ازي ايجارا ويدم بلا جي نور جرين ازيدم خودي وكيل بيجا هو انا خودي دلي ما حمانا جي بس يوان او كاتينا فقير قال هجارا خودی بیش بخیر خوازن چیان بو بکن چی باشه بوان خودی هکر هیم بشین مثلا جهه کی ثابت بو چیکن خانیه کی دره کی بو چیکن تیو ساکن بد کس نداری خد کس نداری خد بزانت ملکیویا جهویا تیو بتن وکی دی خودی تعالی دلیل هر کس کیا هاری کار یک بو بیت کرنی شکریا دلیل راحت بد خود خیران مازن کرد اگه دستی من گرد مالا آوا دستی من نگیش مالا آوا من جل که مدرسه مایت هم من نکنینه بس همین قطعی نسد چوکی دانا من تشتی نف مالی نینن خانیه من همین سریک دادید ایجار دیونه حقیش 100,000 بس بو اشکامه 5,000 خونی ما همی سر ایک دادید گهرب شاورو همی آگه بر بده کسی که ما همی دید خاره دلوب سر داده حمالا ما همی شله مروف نشد قطع باطایی بخوادن زادی سر بخواد همی شله گل که پشتام بی دکتری ها گودی دیگا من نشد بی حتی 22 سالیه جیب درسم بیدی سری دارد أبش مدرسة أنا شو مقال أول خوان طاب كوني بكان أنا شو مقام خار بين منو سالم ديشت هكا إيكي داس ما جيش مالا يا داس ما نجيب مالا ياف هكا بيشي بلا قطعي ما أوفا كان هكا بيشي نبيجي مالا أوفا ئێستا تۆ خێرخوازان قەتعەیەکیان بۆ سندووی پارچەیەکی ئەرزیان بۆ سندووی بەس ماوە خانووی خۆت بکەیت لەکێرەیە لە زاخۆیە لە زاخۆ ئارە خۆتێ ئارە خۆتێ من چه پێچێنا بخوا مە پێچێ وڵا فەقیرا یê zalamê min ji destê wan kurtin û yê mala dayika min ji ew ji destê wan kurt ne ew ji arê xwedê destê wan jî kurtin wala camîra pêçêva dabû min kir be destê wan jî kurtin arê xwedê آره خدای پیچی بی کریا فقی جامعه پیچی بی کریا مدت پیچی نبی خدای فتیت راسی بیشتر مدر کفش بچیکن من چنه مدرسه هر دو چنه مدرسه صفا چارینه بچیکن من بی جلکن و بی اوادینه و چنه مدرسه خدای چانتا لازمه خدای دفتر لازمه خدای پیلاف لازمه خدای گوره لازمه خدای قاپیت لازمه یه پیچی بی بو مبین مالای آوای پیچی نبیش مالای آو نه خودی پاراس نادمان مانه ها بس شاه ساخنجه به داد مال خوار نه خو گل جاتین بیش نم داده فلان کسی تشتید خود منی نه مگو دایم واش کی ببینم بگیره خو بگیره حتی جاری حکی کی نام امی از دما نه اینا جنی والا تجی دلیم به والا چم بگیریم مزلا بس دفعه نگیریم از بو چی دفعه نگیریم ابیشم تا هست به بابیا خانک بیشم دان نه قهره چم غرفه و آن بی معلها در کمش در و خدای روزی دلی مگرد کره مهاد گوداده ما پیچ هنا بتاب چم دفتری بینم معلمی ها گویی مبینه داد درس ها بمیستم گفت چه دستیم نه ما چم تیر بخواه گیری ما هستم
دڵت بۆوان پڕە بێ ئەرێ وڵات دلێم تژی بێت خودی جارات بێژم دەست حەفکە خۆراگرین چ دەستی مناڵێت ئەرە خۆت کوڕێمەجە خۆدێ کوڕێمەجە نساخە بێشتە مدادێ ئەزێ چم عاملیە تو نەشێ دایە دکتۆریا گوتیم حتا تو بی 22 سال کێنایە تو تشتی ڕاکی و قوتانشە چێنا بتن دەستی تو پێی دارە سەری وی دارە دای بێشتە مدادێ وەرە سەری پەقی دادێ وەرە سەری پەقی بلێت خدام تۆ واریدات نینە کەس نینە خێر خوازی عالم خێیاکا پێتکن ئەوەکێ پێتکن چۆ کەسێک کەدێ نینە چۆ ڕاتب نینە چۆ واریدەت وێ نینە ئەبەت فیڤە خودێ و خەلکی بەیە رب العالمین دلیلێکی بۆ بکت ئیشەڵا و یاریکایاوێ بکن چۆ واریدەت نینە چۆ کەس نینە گوێ خۆت بتێ مالا ئەوێدی مەصرفت بێت خواردنت بێت ئەرزاقت بێت کوڕێ من هەمێتشت بێت بەرگی مەدرسەیەک چنە بچکن مەدرسێت جرکن مەدرسێت بێن پێلاوێن مەدرسێت بێن دلێوانە پەواڵە بەرێ خۆدتێ هەی وان نییە یێتیم گەلێک ئەخسیرن یێتیم گەلێک ئەخسەر شکەستینە کەت نینە نە کەتێک کەدێ هەیە کەسێک کەس پێ هەیە وادێکی بچت مرۆڤێ فەقیری دیتی کوڕم کەسێ هاژێنینە جامێرێکی ئەوێدی بێت خێرێکی بکتە دەستێ و عەیالێوێدا زکاتێک بێت ئێک بنت کرد دەستیدا خێرێکی بکرێت کرد دەستیدا وادیش کی بێت خەڵیناری بابلایکایە بکن خێرەکە عەزیمە وەڵا حەچێ هەزارێکی بدتێ حەشک و بەرێ بەیتێ تەواف کری دەتێ ئێک دەتێ خۆ سەرێ ئێتیمی دەبیێت خوارێ ئەو گەلەکە خێرە بە حەشک و بەرێ بەیتێ تەواف کری کوڕێ من ئێک لەباسێکێ بۆ بکڕێت خێرە ئێک خواردنەکێ بدتێ خێرە خێر ئەوە مرۆڤ دەستێ خۆ بکت وەڵا جامێرایگێ خێر هەبێت دێ خێرەین کتە دەستەوێدا چێترش ئێکێ ڕزەڵام هەبێت و ئێکێ کوڕ هەبێت و کچ هەبێت بەحسە خەبەری شۆڕ بکت بۆ نەوەکێ بێ ڕاتە بۆ بێ فەلان نساخن هەر سێ دائمێ فراتە خۆرا خەڵک خێرا خۆ ببن و بینن مرۆڤێ بێزەڵام ئەز خۆجی بێزەڵامە ئەس سوێر دانم چاوا و چاوانە ئەسڵاتانم گەلە زەحمەتە زەڵام نەبێت گەلە زەحمەتە کوڕێ من ئەوان بچووکە مەسرەفت بێت دکانت بێت لەباست بێت فێقیت بێت نەبایە ئانە بسم الله والصلاة والسلام على رسول الله أما بعد مريرشكي أم سباسيا رب العالمين كن أفدرجي هني بوفي مالا بسميان كو رب العالمين شاهده بشتهينجي أم شاهدين وكي أم تبين النف واقعي دا كو ديكا كتقال سي
به بابا یعنی بیشک کس نشیتن بو وانا ببیتا باب بله پا تشین وانا بخواب کن زاروک اب چه تشتی اب دست دریش کرنا وانا بوه منت و نعمت خودت گلوانا کری بدانا مالی او جیبینن اب تایباتی الوی صداقه هنک و اف صداقه پلوش همیا بلندتر او یا ای که او کسی وی صداقت کتن و کتاب پیغمبر علیه الصلاة والسلام بیجیتن ازو اوی ایتیما خداند کتو و کفالت وانات کتن جوتین بحشت دا و دیو دا جیوی تای صدقه که جاریه چیکرنا مالک بریکا وی برنامه بخشین خود خیروان جبن ویسیتن ببیتا صدقه که جاریه چنکو صدقه جاریه گلک مصر صدقه دی پشتی مرناتا جی دیبوتا مینیتن ویجا هر کسی که بویتن گنه هبن بغفریتن بلا وی خیر رمضان خوانه کتن یه بویتن نخوشک هبیت نساخک هبیتن بویتن شیفایر بگریتن وان عائله هنی اش خوانه کد و دستی هاریکاری بودریش کتن و اف عائله هنی جیک اوکی بیجین امتناف دا یعنی اش همی لاوا پید وینا یا یکی به بابن یا دو اف خانی هنی اوی ویشی وازی درزی و جهه و حوهان تیدا نبصاناهی سررای هنده را کنه وانجی که ایجار جی خیر خازب خیر خودن خود خیر همیا بنویسیتن یل بر دلو پایول بر درزین و حتی دو ماهیش که ماسید وی خانی جا امدا خازش همی خیر خازت کن دستی هاری کاری بو وی خیزان دریش کتن که نکت آکنجین الکومالگاه ها گرچینیم خود خیر همیا بنویسیتن بارک الله فیکم ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو ما چه تشنینه ما آهاین بخواهید بینشه خدا ایکی ارزاقه کینا ایکی جامعه که بو من مریشکه کینا ده هبت نه نینه و بشنم داده که بو من فلان زادی که بو من فلان تشتی داده حتی هبت از خودی بو اچک مازیش کی بینم داد خدا اماید ماید نوستنا ید عدرا و همین رابینا ما ایکه بس اوانه همه اوانه اره خدا هاش مزلی بو ویری بو مزلی همی جریان مالا مشل بد انشیم قطع پاتای بخواد نه هم تازه سرزادی بود همی شل بد نه بیشی نه مزل تنی هر مد خراب داره هر ویری خراب داره چه جپاقجی لینی نه بوشلاتی همی جشل بد خدا هاسا باللهی هم نشافه خدا شویدی ساعت چه دم بیاسرام لهی هاسا چون مب نشافه درنگی من آویدیش در اره خدا یعنی او شوانه که باران به تو نخوی نه نفهم ترسم بعد بجم هم تهندی آن سرمده هات آن تهندی دی سبا آگر بر بیکره با من اره خودی یعنی تو بیش خوشیه که دوی خانی بس مجبوریه بجا که دستی و خیر خوازی هاری کاریا ما بکن سری ما بکند مزله که به مال و مزله دان آبان نکرنج مال آن آبان هزار رحمت دی باب دان از ممنون و امد چی دستی ما بگره مالای آب بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 961 0 750 723 25 55 ناو خود مازن دلوان وەکو نویسینگا دهۆک برنامه بەخشین ئەم خێرات نەوەتکەین گوندێ گرشینێ قەزا سێمێلێ پارێزگا دهۆکێ ئەم خێرات نەوەتکەین خودە خێرا مەزن کاتن کاتن بۆ هەریکاریا vê
مالباتا هجار و فقیر و یا به سمیان راستی حالت ما یا وی جاره خود خیرها مزن کرد مالباتا که هجار یا به سمیان به خانی به حال به مال ام داخازل همی خیرخوازت خود کن الدهوک الزاخوه بین پاریکاریا و مال هجار و فقیر راستی اوانه نه خانی هیا نه حال هیا نه راتب هیا و بچیکت وش همی هنگت بینن یت نساخن و بدوی بچاره سریه هنه و افخانی ام تدا نها باران تدخاره و معیشت وان تدانیه وکو حجی گوتی اگر ام کسی که دیگه بید نهید وره بجی مثل ناچاری خو به حالی خو فقیرای تاتین الویر جیان خود بنسر بانوان درستین آواته تناف خانی و هم نوکه الوه هوله رنشتین یا تره و اوه عمل برز زوستانه برهنده ان بیجین اوه قدره که خود اینای سروان بس یا فرل سرما ام خلق ما یه دهوکه یه زاخو خلق بهدینان خلق کردستان همی یه در و بین پاریکاریا و مال هجار و فقیر انشاءالله تعالی دا قرطار کن و محنته و نخوشیا اوان و مال باتاهنه شایا پارچه عردکا 100 متر بخو دست بخو این دست خو و این آیا هاریکاریا خلق خیرخواست انشاءالله تعالی بلکو خانیه کی بوان چکن انشاءالله تعالی چون نوکه وکو ما آماجه پیدا جیانوان همی سر خلق خیرخوازه نراتب هیا و نچود واردات دیکنی نه و افکره و خانیش او یعنی خلق که خیرخواست داد بس انشاءالله بلکو انشاءالله پاریکاریا خلق خیرخواست یه خیرومند یه خیرخواست ام بشین و مالبات هجار و یا بسمیان قرطار کن انشاءالله تعالی و خانیه کی بو وان چه کن سروی قطع اردی او ما بحث کری انشاءالله تعالی بەخشین وەک پیشەیی دەگەڕێ بە نێو ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباوک لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لەکوێ هەژارێک نەدارێک بێباوکێک هەبوو بێوەی ئازیز و خۆشەویستی دەناسێنێت و فرمێسکەکانی دەسڕێ و ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژانیان بۆ ئاسان دەکات لاڵقەیەم جارەماندا بەخشین لە دەڤەری دهۆکەوە ئەم ماڵە هەژار و نەدارەی لە دیەکانی دەوروبەری دهۆک بە ئێوەی ئازیز و خۆشەویست ناسان بۆی تۆی خێرخواست ئەتوانی هاوکاری و کۆمەچەکانتان ئاڕاستی ئەم ماڵە بکەن بۆ ئەوی بتوانین بە هەمومان کە پارچەیەکی زەویان هەیە بۆیان بکەین بەخان و لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشی و کرێچیتی ڕزگاریان بکەین دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت خێرخوازان و بینەرانی خۆشەویست بەرنامەیەک 10 ساڵە لە هەرێمی کوردستان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا گوزەر دەکات لە هەرێمی کوردستان بە نێو ماڵی هەژار و نەدار و منداڵە بێباوکەکان بۆ ئەوەی ساڕێژی برین و نەهامەتی و ناخۆشەکانی ژیانیان بکات ئەویش ئێوەی خێرخواز و بەخشندن لە پشت بەرنامەی بەخشینەوە کە ماوەی 10 ساڵە هەر جار و ماڵێکمان دەرخست بێت نەهامەتی و ناخۆشی و نەخۆشیان هەبوو بێت ئێوەی خێرخواز و بەخشندە بەهانایان هاتوون و دەستی میهرەبانیتان بۆ درێژ کردوون ئێمڕۆژ هاتوین خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویستان پێ بناسێنینەوە کە چەند مانگێک بەر لە ئیستا لە نەحەی تەکیە ماڵێکمان دەرخست بە ئێوەی ئازیز و خۆشەویستمان وت دەستی میهرەبانی و سۆستان بۆیان درێژ بکەن و لە نەهامەتی و ناخۆشەکانی ژیان ڕزگاریان بکەن ئەم خانووی پشتی من دەستی دیاری ئێوەی خێرخواز و بەخشندەیە بۆ ماڵێکی نەخۆش بۆ ماڵێکی هەژار لە ناحەی تەکیە چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن با بزانین هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوە چی نەخشاندووە لە ناحەی تەکیە و ماڵێکی ئەوەدان کردوتەوە
بەنێ خۆی گەورە میهرەبان بەخراتنی ئەوە دەکەم من لە سەرەتای ژیانمەوە بڵێن پارەکەم مەحلال خانوێک هابووم بۆ خۆت نبینیتان خانوویەکی داڕزا و خانوویەکی وێرانە خۆم نەخۆش بووم هیچ ئیش و کار و کاسبێکم نەبوو ئەوەی خەڵکی یامەتیان ئەدام بای نەخۆشیەکە من ناکرد سەرەتا کە ئێوە هاتن ئەم بەنوێتان بۆ کردم بەرنامەی بەخشینە هەوڵتاندا ئەم خانووم بۆ تێک بدەن یعنی وردە وردە ژیانم تۆزێ بەرەو بە گۆڕانکاری کەم و نەخۆش و ئازارەکانم تۆزێ بەرەو کەمتر ڕۆی ئەم شەژ مانگێکی هەوڵتاندا لەیان خەرخواز و خۆبەخشانەوە ئەوەی کەوا 250 دابێ لە ئەوڵەوە تا ئاخری لە ڕێگای ئێوە بەدەست ماوس داوت گەیشت ئەوش هەوڵ و تێکۆشانی هەموو هەوڵدا بۆ دروستکردنی ئەم خانە بۆمان ئێستا من حالیان ئێستا تۆزێ باشترم باشەکەم چییە ئەوەیەکەوە ئەم خانووم بۆ کرا لە خەموو خەفەتی خانوو باران و ئاو تر مەترسی باران و ڕەشەبا و ڕووخاندن و نەبوونیەکەش بوو بەڵام ئێستاکانە وەکو ئەوەیە کە هیچ نەخۆشیەکەم نەمابێ وەکو ئەوەیە کەوا سەرەتای ژیانم بێ کە ئەم خانووم بۆ کراوە نەجاتم بوو لەو کەم و کوڕی و لەو نەهامەتی کە تیا بووم من خۆشتان بینێتان حاڵم چۆن بوو لە خانوو کابووین بۆ دارێک بوو سەری لاە برشی هەر لایلۆن بوو باران و تکە و سەرما هینە لێ بۆستێ خۆشم مەزەکەم مەوا بوو کەم بەرنامەی هات کە چابنی سەری خانوبەرەکان کردم ئێوەش بە هەوڵ و تێکۆشانی خێرخوازان و خوابەخشان خی گەورە ماڵی هەمێن ئاواکە لە 250ەوە هەتا 10,000 هەتا 100,000 هەتا چەند توانیان بێ خی گەورە دەزای خێران باتەوە لە ڕێگای ئێوە گیانیان بەدەست و ئێوەش لە ڕێگەی ماوسە داودەوە ماوسە داود هەموو هەوڵ تێکۆشانێکی خۆی هەموو عەزیەت و عەزابێکی خۆی پێوەخوا پێ عەزیەتی خوا زۆر کەوا توانی ئەم خانووی ئێمە دروستکە ئێمە لە خەموو خەفەت ڕزگار بکات ئەمە ئێستا من لە چاوجارانەوە حساب هیچ نەخۆشیێکم نەماوە ئێستا لە خۆشیین خی گەورە دەزای هەمیان باتەوە خی دەزای ئێوەش بداتەوە لەسەر خێر کە من حاڵەکەم ئەوە ئێستا باشم لەخوا بە زیاد بێ دەستی ئێوەش خۆش بێ دەستی بەرنامەی بەخشینش لە کارمەندانەوە هەتا دەگاتە ئاخرێ دەگاتە ئێوە خی گەورە دەزای هەموو هەمیان بداتەوە خی گەورە ببێ بە چۆشی قیامەت بۆیان خی دەزای بە خێری هەموو خێرخوازێک و هەموو هەتا لە قسەیەکی خێرەوە هەتا لە قسەیەکی باشەوە نەک لە سەرت و سامانی خۆیانەوە بۆ منیان سەرف کردووە دەرەگای ئێوە ئێمە زۆر مەمنونی ئەوەین خی گەورە دەزای خێری هەمووتان بداتەوە ئەم جەزای ئێوە کە بێمە نادرێتەوە مەگە خی گەورە بە ڕەحم و بەزەی خۆی لەگەڵ ئێوە بدا بێمە نادرێتەوە ئێمە ئەوەندەمان لەسەرە سوپاس و دوعای خێر بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان بۆ مامۆستا داود بوو هەموو خێرخوازان بکەین وڵی مامۆستا لە ژیانی پێش ئەم خانووی کە بۆم بکەن لە 190 ژیانمان گۆڕاوە لە 100 بڵێن 99 لە هەموو ڕوێکەوە لە ڕووی باران و سەرما و ڕەشەبا و لە ژوور ئەوەی کەوا تەلەمەمان دەچ بۆ مەکتەب دەهاتەوە بەلەشتە ڕێ شوێنێک نەبوو کە ویستی بێت یادانووسێ ئەوەندە وەزانمان خراپ بوو لەسەر وەزان چێکمان ناڕم بۆتەم سە ماڵ باوکم بەخوا لەبەر بێجێی جێگانە بخوێنێن خوێندنەکانمان بەڕاستی منداڵەکان هەر ئەوەتە دەیتوانی دوای مەکتەبەکە بکە نەبوونیەکەش بۆ لاترشەوە بەس لەوەتی ئێوە کە هاتن ئەم خانووتان بکردنی ئێستا ژیانمان لە 190 گۆڕاوە خانوویەکی خۆش ژوورێکی خۆش سەرما و گەرمان نابینی چەند جارە بۆت سەر بە ئاوگیان بشتا بۆ دەرەوە باران و شڕپەی ئاوی حەوشەکەمان خۆت نابینیتان چۆن بوو بۆزێکی زۆر نائەموار زۆرێکی زۆر ناخۆش ئێستاکانە ژیانمان زۆر زۆر گۆڕاوە بەرەو خۆشی بەرەو چاکە بەرەو ئەوەی کەوا شەو و ڕۆژ ئێمە دوعا بکەین بۆ ئەو خێرمەند بۆوانێکەوە ئەو خێران کردن کە ئەوە 250 داوە لە ڕێگای ئێوە لە ڕێگای ئێوە مامۆستا داودش بە هەموو هەوڵ تێکۆشانی خۆی ئەوەندی هەوڵ بۆمان داوە مەسەلێکی کوردی مەرەگەم کە بیکوژین چاکەی بدەین و چاکەی مەڵدەمە بنادرێتەوە چاکی ئەو ئەو لەولا ئەوە بوەستێ خی گەورە دەزای خێری هەمووتان بداتەوە لە ڕۆژی قیامەتدا بۆتان بۆ توێشی ناو بەهەشت و خی گەورە دەزدام بداتەوە ئێستا ئێمە لە چاو جاران و بەرەم ژیانێکی خۆش
خانوێشی خۆش مناڵ نەسەرمایە بێ نەگەرمایە بێ چەند جاری میانێکمان باتان نەمەزانێت چی لێ بکەین جێگەی شکمان نەبوو بەڕای مەستا سەرمیانشمان بێ لەخوا بەزیاد بێەوە ئەوە ژووری میوان هەیە ئەمە ژووری خەوتنی ئەمە ژووری ئەمە هەم ژوور دانیشتن هەیە ئێستا زۆر دڵخۆشین خی گەورە دڵخۆشی هەموو کەسێ بداتەوە بە قسەیەکی خێر بە یارمەتی بە هەموو شتێک بە چاکانی ئێوە بە خێرخوازی ئێوە و مامۆستا داود و هەموو مسلمانە جاری وا بوو نام دەتوانین لە ڕاکشان دەبێت تا حەڵ ئەوەتەن توانێت بە دانیشتن خۆم بگرم شەو لەش خۆمەچم جاری وا بوو ئێستا زۆر وەزعەکەم خراپ بوو لەسەر دستانەکەش هات ماشڵە باو باران خانووکەشمەوە خۆشتان بینیونە تکێکی زۆریە کرد دارەکانی شکداری بەسەر خەدەمان بەر بوو لەوێ هەڵ لەخوا بکە کە سەری نەشکە ینی بەردەوام سەرماشتە بوو لە خانووەکە معدەری خوا سەرما بوو کاریگەری زیاتر شەی وا بوو لێرە ڕائدەکشام تکە داتە خوارە شوێنمان نەبوو جاری وا بوو نەڕەکەم هەر پێسە ئەلێجار بوو ئەوما بەدەستەوە بوو ئەو نگشت دەبوو ئاو ئیتر وەزعمان زۆر خراپ بوو زۆر سپاس بۆ خۆی گەورە سپاس بۆ بەرنامەی بەخشین کە ئێستا حاڵمان زۆر خۆشە لە چاو کاتەوە لەو کاتەی بەرنامەی بەخشین ڕووی کردوتە ماڵمان سەردانی کردوین ژیانمان زۆر پێشکەوتووە ئەو کاتە یەک خانوێ قورمان هەبوو بن و بانی لایلۆن بوو تکەیە کرد ئیدارە و گوزەرانی تیانە بوو بە 5 مناڵەوە تکەیە کرد بە 2-3 فەرش ئەنجا پڕم کردبووە مێزی خەڵک تەلەڤیزۆنی خەڵک سپاس بۆ خۆی گەورە ئێستا 2-3 ژووری تایە ژوور میوانی تایە 2 ژوور نووسین تایە هۆڵی تایە مساعیدە متبەقە سپاس بۆ خۆی گەورە بۆ بەرنامەی بەخشین کە هاوکاریان کردوین ئێستا ژیانمان زۆر خۆشە جێی خوێندنیان هەیە جێی سەعیان هەیە جێی خۆگۆڕینیان هەیە بەڕاستی زۆر زەحمەت بوو لە ژوورێکە 7 نەفەر ئیدارەکە پێویستیان بە خۆگۆڕین و بە دەرز و بە خەو و بە ئیسراحەت و هیچ شتێک نەبوو ئێستا لەخوا بەزیاد بێ ئەتوانن بۆ خۆیان ئیسراحەتکەن دەرس خوێنن جێمان نەبوو مناڵمان هەر بۆ چەند چەماڵ دەرس خوێنێ تر زۆر دڵمان لە لای بوو لەخوا بەزیاد بێ ئێستا هاتوۆتەوە ئێرە دەرزە خوێنێ سپاس بۆ خوا ئێستا هاتوۆتەوە ئێرە بۆ خۆی دێتەوە ماڵ دوای تەواوکردنی ئەم خانوو هاتوۆتەوە ناوتان ئارە وەڵا ئینشاڵڵا هاتوۆتەوە ئێرە ئەوەش فەزلی خۆی گەورەیە کە هاوڕی لێداینەوە بەرنامەی بەخشین بوو بە هۆکاری ئەو نەعمەتە گەورەیە ژوورێکتان هەبوو بە نایلۆن و شت ئامادەتان کرد ئارە وەڵایی هیچ ژیانێکی تیان نەبوو نە چەمەتۆ بوو نە دیوار بوو لایلۆنێکمان پیادا بوو چەشتم لە بنیا کرد نانم لە بنیا کرد تەنوور غازمانەمووی 10 ڕزا لە بن تکەوینە تر مەترسیدار بوو ڕاستێکی پاک و خاوێن نەبوو ئێستا زۆر پاکە لە دەور خۆ چێشتوشت لێنی غازی چاک کەونتە روشتی چاک غازی چاک باش ئارە وەڵڵای زۆر سپاس دەستان خۆش بێ ماڵتان ئاوا بێ دادا و کاتەوە بزانم ئەشیا و کەلوپەلی ناماڵشتی وەک پێویستان نەبوو نە وەڵڵای شتە ڕزیوی خەڵک بوو ئەم کڕێەوە بەو خوایە بە 50,000 ئەم کڕێەوە
فەرشە کۆنەی خەڵک بووە ئەیاندا بینیان ئەمان کڕێوە غەسالە ئێستا غەسالەی چاک سۆبەی چاک خوانەی بڕێ دەستان خۆش بێ ماڵی ڕێک و پێک تەلەڤیزۆن هەموو شتێکی پڕ و پوختە تا جێوبان بەخوا تا کەوچکە چاویشیان بۆ کڕێوین خوای گەورە خێرتان بنووسێ هەچی شتمان هەیە کۆنەی خەڵگەمان داتێ داوا لە بەرنامەی بەخشینەکەین لە خەڵکەکەین یارمەتیمان دەن هەمووی ڕزی و بۆ گەن و پیسەخانۆکەمان بەخوا بەدەست گەچمان پێداوە ئەتر نازانم ئەو لایلۆنە پیاداوە لەبەر وردەدار و تەیر و توڵ نێتە خوارەوە لەبەر تکە و پیسی بەخوا ئەو تەلەڤیزۆنە هی خەڵکە مێزەکەی خەڵکە بە ئامانە لامانە فەرشەکە بە 50,000 کڕمە چەند ساڵە داخێنەوە شانە و پیاوە دایپین زۆر سپاسی بەرنامەی بەخشین و خەڵکی خێرخوازەکەین کە ئەم خانوویان بۆ ماوەی 5-6 مانگ بۆ تەواوکردین بە ڕێکوپێکی بە پڕ و پوختەیی بە تازەی شتی تازەیان بۆ کردوین پێکاتوە لە چەند ژوورێک مەعرەزیان بۆ کردوین فەرشیان بۆ کردوین سەلاجەیان بۆ کردوین مەعرەز و کەوەنتەر و خوانەی بڕێ هەساڕیان بۆ کڕیوین تەلەڤیزۆنە و سۆبەیە و گسکی کارەباییە غەسالەیە قاپ و قاچاغانیە نوتفاقە بەڕاستیەوانەی خۆمان ئەمە ژیان ناهات غازیان بۆ کڕیوین هەر شتێکی کەماڵ پێویستی بێ بۆی کڕیوین زۆر سپاس دەکەین سپاسی خێرخوازانەکەین بسم الله الرحمن الرحیم دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە شاری سلێمانی
لە هەموو شار و شارۆچکەیەک نووسنگەی هەیە. ئیشی ئەم نووسنگانەش ئەوەیە کە لەو ناوچەی خۆیاندا بزانن چی ماڵێک هەژارە یاخود کەم ئەندامە یا منداڵی هەتیوە یا خاوەن پێداویستی تایبەتە یاخود ماڵێکە پێویستان بە هاوکاریە بۆی کەوا لێی بکۆڵنەوە دواتر لە ڕێی بەرنامەی بەخشین هاوکاری بکرێن. دیارە ئەمە وەکو نووسنگی بەخشین لە شارۆچکەی تەکیە پاش لێکۆڵینەوەیەکی زۆر ماڵێک هەبوو لە ناحیەکەماندا ئەویش ماڵی کا لوقمان نەسرەدین بوو. بەڕاستی ئەم ماڵە سەرۆک عیلەکە زۆر نەخۆشە، چەندین ساڵە بەدەست نەخۆشەوە دەناڵێنێت، دوو نەخۆشی زۆر قورسی هەیە. لەلایەکی تریشەوە لە خانوویەکی زۆر خراپ دەدەژان. خانەوەکان هی ئەوە نەبوو کە تێدا بژێت، یەک هۆدەیان بەدەستەوە بوو، هۆدەکەش بانی بەلایەنەوە گیرا بوو، بەدار دروست کرا بوو، واتە لە کاتی زستانە تەمەشاکەی تکەیە کرد، واتە ڕەشەبای گرتەوە، لە هاویانیشە بە هەمان شێوە گەرما ئەیگرتەوە، لەگەڵەوەشە حەشەراتێکی زۆری هەبوو. واتە خانوویەک بوو بەڕاستی بۆ ئەم سەردەمە زۆر نەگونجاو بوو. خۆشیان عیلێکی قەڵەباڵغ بوون، 5 منداڵی هەیە، 3 منداڵی تەلەبە بوو، یەکیان لە 6 زانستی بوو، لە ناچاریان نردیان بۆ چەمچەمە لە ماڵی باپیری لێ بخوێنێت. بۆیە بەڕاستی ئەو ماڵی کە ئەم خانەوادی ئەم ماڵی تێدا دەژیان ماڵێکی خراپ بوو، لە هەموو ڕوویەکەوە نەگونجاو بۆ ژیان. بۆ ئێمە وەکو نووسنگەی تەکیە بە گونجاو مانزانی کە فۆرمیان بۆ بکەنەوە بیدێن بە بەرنامەی بەخشین. خانێکی 200 مەتری بە شێوەیەکی زۆر باش، هەموو ئەو شتانی کە باشە من تێدا بەکارم هێناوە، و پاشان ئەشەی ناو ماڵ ئەوەی کەوا پێداویستە بۆ ناو ماڵ، هەر لە کەوانتەرەوە، هەر لە مەعرەزەوە، هەر لە سەلاجەوە، هەر لە تەلەڤیزۆنەوە، هەر لە فەرشەوە، هەم لە غەسالەوە، هەم لە گسکی کارەباییەوە، هەم لە قاب و قاچاغەوە، لە کەوچکە چایەکەوە بیگرە تاکو و منجەڵ هەمان بۆ کڕیونە. سوپاس بۆ خوا ئێمە توانیتمان لە ڕێخی خوازانەوە ژیانی ئەم خانەوادەیە بگۆڕین. بەڕاستی من بۆ خۆم زۆر دڵخۆشم و ئەو خێرومەندانێکەوە خێران کردو با دڵخۆش بن. ئەوەی کە بە 250 دینار مشارەکەی کردو بەشداری کردووە با نەتیجەکەی ببینێت. بۆیە بەڕاستی ئینسان کە لە ژیانە دەژێت هەر ئەوە باشێکەوە خێرێک ئەکات، دەستگیرۆی ماڵێکی هەژار ئەکات. سوپاس بۆخوا بەرنامەی بەخشینش بۆتە چاوێک، بۆتە ڕووناکیەک بۆ هەموو ئەو خەڵکانێکەوە پێویستیان بە هاوکاریە. چونکە بەڕاستی ئینسان لە ژیانە سێرەکەی خوای گەورە تەمەنێکی پێداوە 60-70 ساڵ ئەژێت. ئەوەی کە ئەیکات، ئەوەی کە پێی دڵی خۆشە بەڕاستی ئەمانەیە، چونکە بێتە توێشێ بۆ قیامەتی هەم ئەتوانێت لە ماڵە بە ئاسۆدی بخەوێت، چونکە زۆر کەسێ پارە سەرفەکە لە شتێکی لابەلایە. بەڵام ئەو خێرومەندانێکەوە یارمەتی بەرنامەی بەخشین دەکەن و بەرنامەی بەخشینیش ماڵێک ئاوەدان دەکاتەوە، عایلێک دڵخۆش ئەکات، خانەوادەیە دڵخۆش دەکات، ماڵێک لە خانوویەکی خراپە ڕزگار ئەکات، با نەتیجەکەی ببینێت. بەڕاستی جێی دڵخۆشیە. بۆیە داوا لە هەموو ئەو خێرخوازان دەکەم دڵیان خۆش بێت بەو هاوکارایی کە ئیدەنە بەرنامەی بەخشین، چونکە بەرنامەی بەخشین بەڕاستی دەستێکی ئەمینە، دەستێکی ئەمینە. ئێمە ژەکو نووسنگەکان دڵنیا بنەوە لەوەی کەوا ئەو ماڵی کە هاوکاری ئەکرێت لە بەرنامەی بەخشینەوە ئێمە تحقیقی تەواو ئەکەین، واتە بەدادەچوونی تەواو ئەکەین، مستحقە بەوەی کەوا زەکاتی پێ بدرێت، مستحقە بەوەی کە هاوکاری بکرێت، ئینجا ئەیدەینە بەرنامەی بەخشین. سوپاس بۆ خوا کە ئێمە توانیتمان ئەم جارش لە شارۆچکەی تەکیە عیلەیەک دڵخۆشکەین، خانەوادەیەک ئاوەدان بکەینە بۆی کەوا خانوویەکیان لە ڕوبەری 200 مەتریا بۆ دروست بکرێت بە تاوی پێداویستێکی ناوماڵەوە. بۆیە من دووبارە سێ بارە دەڵێم خوای گەورە پاداشتی هەموو کەسانە باتەوە کەوا هاوکاری ئەم خانەوادەیان کرد. سوپاسی هەموو دوکانداران دەکەم کەوا هاوکاریان کردین لە ڕێی کڕین شتەکان و کە هاوکاریان کردن و خاتریان گرتوینە. سوپاسی جیرانەکانیش دەکەم و سوپاسی بەرنامەی بەخشینیش دەکەن لێوە ئەزێتان کێشاو هاتون بۆ نەحەکەی ئێمە و توانیتیان کەوا ماڵی لە ناحیەتە کێ لە هەژاری لە نەبوونی لە نەداری ڕزگارکەن، دڵیان خۆشکەن، ئاوادانەکەن بۆی کەوا لە خانێکی خۆش دابژن. سوپاس بۆ خوا کە ئێمە توانیتمان ئەم خانووە لێرە دروستکەین لەسەر ڕوبەرێکی 200 مەتری. دەستی وەش خۆش بێ و ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. هەردوو هەفتە جارێک لە بەرنامەی بەخشینەوە لە هەرێمی کوردستان بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ماڵێک لە نەهامەتی ڕزگاری دەبێت و فرمێسکەکانیان بۆ دەکەن بە خەندە و خۆشی. ئەم جارش ئێوەی خێرخواز و بەخشندە خەرمانبەرەکەتان لە ناحیەی تەکیە ماڵێکی لە نەهامەتی و ناخۆشی و ناسوێرەکانی ژیان ڕزگار کرد. چەند ماگێک بەر لە ئیستا ئێمە لێرە وەستا بووین، بەڵام خانوویەکی ناخۆش، خانوویەک کە بە کەڵی ژیان نەهات لێرەدا خانەوادەیەک ژیانیان تیا بەسەر دەبرد. لەگەڵ ئەوەشدا سەرۆکی خێزانەکە چەندین ساڵە تووشی نەخۆشی بۆ و ناتوانێت کار و کەسابەت بکات و تەنانەت لە داوامەکەشی دوور خراوەتەوە لە بەرەوەی تەندروستی باش نییە. بۆی هەمیشە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندەین بۆ ئەوەی هەمیشە ماڵە هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان نەهامەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە و هەر جارە ڕوو لە شارێک یاخود شارۆچکەیە بکەین تۆزێک ئاسوودەی و خۆشگوزارنی بۆ هەژارەکان بگەڕێنەوە. تا بەرنامەیەکتر و تا خەرمانێکی تر پێتان شاد دەبین و بەخوای گەورەتان ئەسپێرین هەشاد و کامەران بن. خواتانە